بینەرانی بەڕێز لە بەرنامەکانی پێشوە بەشی یەکەم و دووهەمی راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەمان پێشکەشکردن. لە بەرنامەی ئەمڕۆدا بەشی سێهەمیم گزارشتان ئەخێنە بەردەست. راپۆرتەکە لە هەڵسەنگاندنێکی کورد سەبارەت بە سووریا دەست پێ دەکات. سووریا زیاتر لە 10 ساڵە کە لە ئاگری شەردا دەسووتێت. ڕێژەی ئاوارەبوون و وێرانیەکان کارەساتن و لە شەڕی جیهانی دووهەمەوە هاوشێوەکەی نەبیندراوە. شەڕە نیابەتیەکان سەرەڕای کەمبوونەوەی لە چەند بەشێکی سووریا هێشتاش بەردەوامن. دەوڵەتەکانی ڕووسیا، ئامریکا، ئێران، تورکیا، ئیسرائیل، عەرەبستانی سعودی و دەوڵەتی بەشار ئەسەد یاریزانانی ئەم مەیدانە ئاڵۆزن. ئەگەرچی لەم نێوانەدا ئەوە دەوڵەتی ڕووسیەیە کە قسەی کۆتایی دەکات، بەڵام دەوڵەتی ئەمریکاش شوێن پێی خۆی لەو ناوچەیە تون کردووە. کۆماری ئیسلامی ئەگەرچی بە توندی لە ژێر گوشاری نظامی ئیسرائیلدایە، بەڵام هێشتاش هێزەکانی بە تەواوی لە وڵاتە نەهێناوەتە دەرەوە. دەوڵەتی تورکیا هەندێک لە بەشەکانی سووریەی بە ئامانجی داگیرکاری هەمیشەیی خستووەتە ژێر کۆنتڕۆڵ. دەوڵەتی بەشار ئەسەد ئەگەرچی لەم قۆناغەدا وەکو دەوڵەتی ڕەسمی سووریا دەناسێندرێت، بەڵام لە ئەگەری نەمان و کۆتایی هاتن بە شەڕ و خوێنڕشنەکان دووبارە لەگەڵ سەرهەڵدان و شەپۆلی تووڕەیی کۆمەڵانی خەڵک ئەو وڵاتە ڕوبەڕوو دەبێتەوە. بزوتنەوەی کۆمەڵایەتی ئەم جارە بە دەرزوەرگرتن لە ناکامیەکانی ڕابردوو سەر لە نوێ سەر هەڵەداتەوە. بزوتنەوەی پێشکەوتنخوازی ڕۆژاوا تەنها ئەستێرەیەکە لە ئاسمانی تاریکی وڵاتەدا هێشتاش ڕووناکی بەخشە و دەدرەوشێتەوە. ئەم بزوتنەوەیە بە کەڵکوەرگرتن لە ئەزمونە بەنرخەکانی دەتوانێت بەشێکی چارەنووسساز بێت لە ڕەوەندی دیاریکردنی هێزی سیاسی لە سووریا. بزوتنەوەی ڕۆژاوا ئەگەرچی لەلایەنی جوگرافی و ناوچەیی ژێردەسەڵاتیەوە سنووردار کراوە، بەڵام ئەم بزوتنەوەیە نەتەنها هێزێکی نظامی کە پشتی داعشی بەدانی 12,000 قوربانی شکاند، بەڵکو لە هەمان کاتدا بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی پێشکەوتوو بەهێزە کە تێیدا نەوەیەک لە مرۆڤی پێگەیشت و لە کوورەی خەباتێکی کۆمەڵایەتیدا پەروەردە بووە. ئەوان بێشک توانایی ئەوەیان هەیە کە تەنانەت لەوەی کە هەتا ئێستا لە شێوەکانی بەڕێوبەری و دیاریکردنی چارەنووسی خۆیان بەدەستیان هێناوە ئەولاتریش بڕۆن. لەو ئەزمونە خۆبەڕێوبەریەی کوردستانی سووریەدا بە هیمەتی ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز یاساگەلێکیان لە بواری یەکسانی ژنان و پیاوان و بەشداری ڕاستە و خۆیان لە بەڕێوەبردنی کۆمەڵگە و یەکسانی یاسایی تاکی سەر بە ئاین و نەتەوە جیاوازەکان دابینکردنی ئازادی بەیان و ئازادیە سیاسیەکان پێکهێناوە کە هێشتاش دەتوانن بۆ بزوتنەوە ناڕەزایەتی و مافخوازانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگەی هیوا و هومێد بن. ئێستا کاتی ئەوەیە کە ئەم دەستکەوتانە خوڵتر و بەرفراوانتر بکرێنەوە. نابێ ڕێگە بدرێت لە ژێر کاریگەری ئەو گوشار و هەڕەشانەی کە مەترسین بۆ سەرم بزوتنەوەیە بەشداری و دەور و نەخشی ڕاستەوخۆی کۆمەڵانی خەڵک لە بەڕێوەبردنی کۆمەلگا و دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆیاندا کەمڕەنگ ببێتەوە. دەبێ بەشداری ڕاستەوخۆی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە بەڕێوەبردنی کاروباری کۆمەلگا جێگیر بکرێت و لەم ڕێگایەوە پێش بگیردرێت بە گەشەی ڕێکارە نادیموکراتیک و گەندەڵیە ئیداری و ماڵیەکان. لە بواری ئابووریشەوە پێویستە ئاسایش و ئاسوودەیی و خۆشبژێوی کۆمەڵانی خەڵک ببێتە ئەولەویەتی بەرنامە ئابووریەکان. دموکراتیک بوون و پێشکەوتن خوازبوونی بزوتنەوەی ڕۆژاوا بە دروست لە ئاستێکی نێونەتەوەی و ئەنتەرناسیۆنالیستیدا لەلایەن لایەنگران و بەشی پێشڕە و پێشکەوتنخوازی کۆمەلگەی جیهانیەوە پشتیوانی لێکرا. ئەم بابەتی پشتگیریکردنە لە بزوتنەوەی ڕۆژاوا بەواتای دەستکەوتێکی بەنرخ و یەکێک لە خاڵە بەهێزەکانی دەکرێت بەهێزتر بکرێت و پەرەی پێ بدرێت. عێراقی ئێستا وڵاتێکە کە بە پێی ئاماری خودی کاربەدەستانی ئەمریکا لە سەردەمی بەڕواڵەت پرۆسەی ئازادکردنی ئەم وڵاتە لە ساڵی 2023ەوە بە تریلیۆن دۆلار بودجێیان تێدا خەرج کردووە. بەڵام بە تێپەڕبوونی زیاتر لە 20 ساڵ ئێستاش خاوەنی ژێرخانێکی وێرانە، وڵاتێک کە حکوومەتەکەی لە ڕیزی یەکێک لە دەوڵەتە هەرە گەندەڵەکانی جیهاندایە، وڵاتێک ئەگەرچی لە ڕێگەی فرۆشتنی نەوتەکەیەوە پارەیەکی زۆری دەست دەکەوێت، بەڵام توانایی دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکانی وەک ئاو و برق و چیتر بۆ دانیشتوانەکەی نییە. لەگەڵ ئەوەشدا عێراق وڵاتێکە کە بووەتە مەیدانی دەستێوەردانی وڵاتانی دراوسێ و ناوچەکە و گروپە میلیشیا شیعە کە بەکردەوە چارەنووسی ئەم وڵاتە دیاریەکەن. ئەو هەڵبژاردنەی ڕابردوو کە لەلایەن 70% خەڵکەکەی بایکۆت کرا، ئەو پرسیارە ڕوبەڕووی خەڵکی عێراق و خەڵکی ناوچەکە دەکاتەوە کە مەگەر دموکراسی خۆراوایی بانگەشەی داهاتوێکی باشتری
لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە نەدەکرد، ئەی کوا بانگەشەی باشترکردنی بارودۆخی ئاڵۆزیە وڵاتە هەڵبژاردن لە بری ئەوەی کە پێشبڕکەی نێوان لایەنەکان کەمتر بکاتەوە و سندوقی هەڵبژاردن بکاتە پێوەەر بە پێچەوانەوە ئاڵۆزیەکانی قوڵتر کردووە. بەو پێی هەر کام لەم گروپانە بە میلیشیای فەرمی و نافەرمیەوە پاڵپشتی دارایی و نظامی و لۆجستی خۆیان لە پشتە، هەر بۆیە مەترسی دەستپێکردنەوەی گرژی و ئاڵۆزی ناوخۆیی بۆ دابشکردنی دەسەڵات لە ئارادایە. ناڕزایەتیە جەماوەریەکانی سەرشەقام لە ساڵی 2019دا سەدان کوژرا و بریندار و زیندانی لێکەوتەوە. گروپە سیاسیە جیاوازەکانی ناو پرۆسەی هەڵبژاردن تەنها بە ساختەکاری و فرتوفێڵ توانیان لانی کەمی دەنگی خەڵک بۆ خۆیان مسوەگەر بکەن. ئەم بایکۆتە ئاگایانە و بەربڵاوە هاوکات دەرخەری لاوازبوونی بەرچاوی پێگەی جەماوەری گروپە سیاسیەکانی ناو بازنەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە و هەروەها بەربڵاوتربوونی ئاستی ناڕزایەتیە جەماوەریەکان لە مانگەکانی داهاتوو لە عێراقدا لە دژی هەژاری و باری خراپی ئەمنی نیشانەدات. زۆرینەی دانیشتوانی ئەم وڵاتە ئاماژە بۆ ئەوە دەکەن کە بەشداربوون یان نەبوونی خەڵک لە هەڵبژاردنەکاندا هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ دروست ناکات. لەم نێوەندەدا دەوڵەتی ئامریکا هەوڵەدات تا بەڕازیکردنی کۆماری ئیسلامی ئێران بە هاوکاری لە عێراق هاوسەنگیەک لە نێوان گروپە جیاوازەکان بۆ پێکهێنانی دەوڵەتی داهاتووی عێراق شکل پێ بدات، دەسەڵاتێک کە بێگومان بناغەیەکی لاوازیە بێت. سەرەڕای ئەوانەش ژمارەی ناوەندەکانی دەسەڵات کە زۆرینەیان چەکدارن و هەروەها پرۆسەی پاشەکشەی هێزەکانی ئەمریکا کە هەر ئێستا دەستی پێکردووە و پەرستنی جموجوڵەکانی گروپی ئیسلامی داعش لە ناوچە سنووریەکان داهاتوێکی لێڵ و نادیار دەخاتە بەردەمە وڵاتە. خەڵکی عێراق لە دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێران ناڕازین و ئەم ناڕزایەتیان چەندین جار بە ئاگر تێبەردانی ناوەندەکانی سەر بە ڕژیمی ئێران لە خۆیان نیشان داوە. ئاشکرایە کە جێگە و پێگەی کۆماری ئیسلامی لە عێراق لاواز بووە و یەکێک لە لایەنە سەرەکیە دۆڕاوەکانی دوایین خولی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کۆماری ئیسلامی ئێران و گروپە میلیشیاکانی سەر بە ئێران بوون. بەڵام بزوتنەوەی لاوانی شۆڕژگێڕ و جەماوەری وەکجیان هاتوو لە دژی هەڵاواردن و گەندەڵی کە خاڵێکی هیوابەخش و جێگەی هومێت بوو بۆ دروستکردنی گۆڕانکاری ڕێشەی لەم وڵاتە و ئێستش هەروایە نەیتوانیوە لە باری سیاسی و ڕێکخراویەوە خۆی یەکگرتوو بکات. لەگەڵ ئەوەشدا ئەوە تەنها خاڵی جێگەی ئومێدە بۆ باشترکردنی بارودۆخی ئەم وڵاتە. سیستمی حکومڕانی لە عێراق ناوەند و چەقی دەسەڵاتی شێواند و هەر بۆیە خەڵکی ناڕازی عێراق نازانن دەبێت کام ناوەندی هێز بە بەرپرس و وەڵام دەرەوە بزانن و ناڕزایەتی خۆیان لە دژی کام ناوەندی دەسەڵات دەرببڕن. بە یاسای بنەڕەتی عێراق بە کۆمپانیا نێونەتەوەییەکان بە کازمی بە نووری مالکی و بە سیستانی بە ڕەوتی سەدر بە هەشتی شعبی ویتر کام استراتێژیە کە دەتوانێت سەرچاوی گۆڕانکاری لەم وڵاتەدا بێت. حکوومەتی هەرێمی کوردستان کە بازنەی دەسەڵاتی بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە بە ڕێژەیەکی بەرچاو بەرتەسک بووتەوە و بەشێکی بەرین لە ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی بازنەی دەسەڵاتیدایە لە چەندین لاوە لە ژێر گوشاردایە. لەلایەکەوە دەوڵەتی تورکیە بەشێکی ناوچەکانی باشووری ئەم وڵاتەی داگیر کردووە و دەی هەوێست نووری ئەم داگیرکاریەی زیاتر بکات و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانی خستووەتە ژێر گوشاری باری قەرزی بانکەکانی تورکیاوە. هەروەها کۆماری ئیسلامی ئێران بە مەبەستی پێشبڕکێ لەگەڵ دەوڵەتی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا پێشڕەوی کردووە و بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێرانی کردوەتە بیانوێک بۆ دەستێوەردانەکانی. دەوڵەتی ناوەندی عێراق ناوچەیەکی بەرفراوانی هەرێمی کوردستانی خستووەتە ژێر کنترۆڵی خۆیەوە و بە مەبەستی داگیرکردنی چاڵەنەوتەکان پەنای بروەتە بەرچالاکی گوماناوی و گوشار دروستکردن لە ڕێگەی گروپەکانی هەشتی شعبیەوە. دەوڵەتی ناوەندی ئەرک و بەرپرسیارەتی خۆی لە چوارچێوەی سیستمی فێدرالیزمدا دەخاتە ژێرپێی و لە هەمووی گرنگتر ڕێکەوتنێکی بەردەوام بۆ دابینکردنی بودجەی هەرێمی کوردستان بوونی نییە. هەنگاوی پاشەکشەی هێزەکانی ئامریکا و هێشتنەوەی تەنها بەشی ڕاوێژکاری لە عێراق و هەروەها هەرێمی کوردستان نیگەرانی و مەترسیەکانی لەم ناوچەیەدا لە پەیوەند بەبوون و سەرهەڵدانەوەی داعش و هەروەها ناسەقامگیری سیاسی و نظامی لەگەڵ حکوومەتی ناوەندیدا دروست کردووە. لە ناوخۆی هەرێمی کوردستان بەڕێوەبردننی خراپ گەندەڵی ماڵی ململانەی حیزبەکانی ناو حکوومەت لەسەر دابەشکردنی دەسەڵات دابەش نەکردنی موچەی مانگانەی کارمەندانی حکومی لە پەناگرانیدا و هەروەها پەرستنی هەژاری بێهیوایی و بێئاسۆیی گەنجان بۆتە هۆی دروستکردنی ناڕزایەتیەکی گشتی لە ناو خەڵکی و ناوچەیەدا. ئەم ناڕزایەتیانە
هەر جارە و بە شێوەی ئاخێزی جەماوەری خۆی نیشانەدات. زۆرینەی خەڵک چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراق بایکۆتی پرۆسەی هەڵبژاردنیان کردووە بە تێپەڕبوونی زیاتر لە 2 مانگ بەسەر هەڵبژاردن بەهۆی ناکۆکی نێوان لایەنە جیاوازەکان و دەستێوەردانی دەرەکی هەتا ئێستاش حکوومەتی دوای ئەم هەڵبژاردنە پێک نەهاتووە. ئاڵۆزیەکانی بارودۆخی عێراق پێشبینیەکانی قۆناغەکانی داهاتووی ئەم وڵاتەی ئەستەم کردوەتەوە. ئێمە لە هەمان کاتدا کە لە خەباتی خەڵکی ئازار چێشتووی عێراق و بە تایبەت خەڵکی هەرێمی کوردستانی عێراق بۆ باشترکردنی ژیانیان پشتیوانیەکەین، هاوکات هەوڵەکانی دەوڵەتی عێراق بۆ سەپانی دەسەڵاتی ناڕەوای بەسەر هەر بەشێکی هەرێمی کوردستانی عێراق و سیاسەتی گوشاری ئابووری و ڕەوانی بۆ سەر هەرێمی کوردستان ئیدانە ئەکەین. هەروەها بەپێی یەکێک لە سیاسەتە گشتیەکانمان ئێمە بانکهێشتی خەڵکی کوردستانی ئێران بۆ پشتیوانیکردن لە داخوازیە جەماوەریەکانی خەڵکی حەقخوازی هەرێمی کوردستان دەکەین و ئێمەش وەک ڕێکخراوێکی دیاریکرا و هەموو کات بەشێک لەم پشتیوانیە دەمێنینەوە. ئەفغانستان پاشەکشەی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ئەفغانستان کە لە دوای ساڵێک گفتوگۆی نێوان ئەمریکا و تاڵەبان لە وڵاتی قەتەر ڕوویدا لە کۆتاییدا بووە هۆی بەدەسەڵات گەیشتنی گروپی توندرە و دواکەوتوی تاڵەبان. دەوڵەتی ئەشرەف غەنی کە دەوڵەتێکی لاواز و گەندەڵ و بەکرێک گیراوی سەر بە ئەمریکا بوو لەگەڵ ئەوەی کە خاوەنی سوپایەکی 200,000 کەسی تەیار بە چەکی پێشکەوتوی نظامی بوو بەبێ هیچ خۆڕاگریەک ڕادستی تاڵەبان کرا. چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا دوای 20 ساڵ حزوری نظامی لەم وڵاتەدا بە شێوەیەک بوو کە سوپای ئەمریکا تەنانەت نەیتوانی ئیمکانی پاشەکشەیەکی ئاسایی و بەرنامە بۆ داڕێژرا و بۆ هێزەکانی خۆی و هاوپەیمانەکانی پێک بهێنێت و شێوازی پرۆسەی دەرچوونی لە وڵاتە بووە هۆی شەرمەزاریەکی گەورە بۆ دەوڵەتی ئەمریکا. گەڕانەوەی تاڵەبان بۆ دەسەڵات بە مانای ئەوە دێت کە خەڵکی ئەفغانستان لە ژێر دەسەڵاتی ئەم گروپەدا پێیان ناوەتە ناو قۆناغێکی دژوارەوە. ژنان یەکەمین قوربانیانی ژێر دەسەڵاتی تاڵەبانن. هەڵاواردن و دژەژنبوونی تاڵەبان بە شێوەیەکە کە ڕێگەی گرتووە لە چالاکی و کارکردنی ژنان لە ناوەندە دەوڵەتیەکان، هەروەها چوون بۆ شوێنە گشتی و خوێندنگەکان و زانکۆکان. چالاکانی بواری ژنان دەست بەسەر و بێسەر و شوێنی و تیرۆر دەکات. یاساکانی شەریعەتی ئیسلام یەک لە دوای یەک بەکردەوە دەردێن. هەروەها لە بواری ئابووریەوە زۆرینەی خەڵکی ئەم وڵاتە لە هەژارەیەکی کەموێنەدا ژیان بەسەرەبن. مەترسی مردن هەڕەشەیان لێ دەکات. هەر بۆیە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان چەندین جار هۆشداری داوە لە ئەگەری سەرهەڵدانی کارەساتێکی مرۆیی لە ئەفغانستاندا. لەگەڵ هەموو ئەوانەشدا سەرەتاکانی خەبات و بەرگری لە دژی دەسەڵاتی تاڵەبان لە حاڵی شکڵگرتندایە و نیشانەدات کە بە هیچ ڕادەیەک لە بربەریەت و درڕندەیی ناتوانرێت مەیلی گەیشتن بە ئازادی لە کۆمەلگایەک زەوت بکردرێت. بینەرانی خۆشەویست، ئەوەی پێشکەشتان کرا بەشی سێهەمی راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی 18ی کۆمەڵە بوو. سەرنجتان بۆ بینینی باقی بەرنامەکان ڕادەکێشم.